ناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان بەڕێزان ئێمە وەک ڕێکخرا و هەزامیر بۆ جانخوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ یەکەمین ساڵە ئێمە هەستاوین بە پرۆژەی نەغمەی ڕۆح. ئەم پرۆژە یەکەمین جارە کرێ لە پارێزگای هەڵەبجە شەهیدا بۆ جانخوێندنەوەی قورئانی پیرۆز. ئەلبەت پێشبڕکێ لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە شەهیدا کراوە. سپاس بۆ خوای گەورە. ئەم پێشبڕکێ نزیکی 80 نەفەر لەم پێشبڕکێ هات ناوچە چۆن بڵێن بەشداریکی لەو پێشبڕکەیە. سپاس بەخوا تقریباً نزیکی 20 ئافرەتی لەم خۆشیان تیا بوو بەجاریان کرد. سپاس بۆ خوای گەورە لە اختیباری یەکەمە اختیبارێکیان بۆ کرا تا اختیباری دوم. لە اختیباری دووەمە سپاس بەخوا 30 نەفەریان دەرچوون بەو کۆتایی. لەم 30 نەفەرە تاقیکردنەوەیان بۆ کراوە بە چۆن بڵێن لیژنەیەکی سەرکەوتوو. سپاس بۆ خوای گەورە چوار داوەری باش و شارەزابوون لە مەقامات و دەمخۆشی قورئان و علمی قورئان. الحەمدوللا ڕۆژ ناوچەندانگێکی شایستە ئینشەڵا یەکەم دووەمەکەیان بۆ دیاریکردن. سپاس بۆخوا. من حەمزە محەممەد کەریم بەشدار بووم لە پێشبڕکێی جوان خوێندنەوەی قورئان و دەمخۆشی. لێرەوە دەستخۆشیمەیە بۆ ستافی پێشبڕکێکە بەتایبەت مامۆستا گۆران سەرۆکی ڕێکخراوی مەزامیر. بەڕاستی دەستی ماندووبوونیان نەگوشین، زۆر سپاسیانەکەین. لەم خولەوە هەستەکەم وەکو بەشداربووان پلەیەکی باشمان بڕی، توانیمان ئەدای سەوت و دەمخۆشی و تەجویدی خۆمان بکەین و زۆر بەسەرکەوتویی پێشبڕکێکە و کۆتایی هات. ئێمە وەکو ڕێکخراوی مەزامیر لە پارێزگای هەڵەبجە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەڵساین بەکردنەوەی پێشبڕکێک بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز و بۆ دەنگخۆشی. والحەمدوللا لە سنووری پارێزگای هەڵەبجە لە شارە زوور لە هەورامان خوێندکارێکی زۆر فێرخوازێکی زۆر بەشداریان کرد. الحەمدوللا لەم فێرخوازانە کۆمەڵێکی زۆر باش توانیان بڕوانامەیەکی باشی دەنگخۆشی بەدەستبێنن. وەسپاس بۆخوا کۆمەڵێک لە فێرخوازانمان بەهۆی سەدا و دەنگێکی خۆشی خۆیانەوە توانیان ڕێچکەی خۆیان وەربگرن و الحەمدوللا سپاس بۆخوا لەم حەوزەی شارە زوور و هەڵەبجە توانیمانە کۆمەڵی خەڵک پێ بگەێنین لەسەر مەقامات، لەسەر خوێندنەوەی قورئان، لەسەر ئەداکردنی چۆنێتی قورئان خوێندن. بەنای خۆی بەخشندە و میهرەبان پرۆژەی نەغمەی ڕۆح لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕاگەیەنرا بە بەشداری 80 فێرخواز لە سنووری پارێزگای هەڵەبجە بەشدار بوون. ئەم پرۆژەیە زیاتر بۆ ئەو کەسانە بوو کە بەهرەی دەنگخۆشیان تایە، ئەوە بوو کە لەم 80 کەسە کە بەشداریان کرد لە قۆناغی یەکەم 80 کەس بەشدار بوو. قۆناغی دۆمی پرۆژەکە کە دەستی پێکرد هەندێک لەم 80 کەسە کەمی کرد بۆ 50 فێرخواز لەبەرەوەی شێوازی ئیمتیحان و تاقیکردنەوە هەروایە ئەبێ بەشێک لە قۆناغی دۆمە قۆناغی یەکەم هاتون قۆناغی دۆم بمێنێتەوە. ئەوە بوو سوپاس بۆ خوای گەورە توانیمان بەشدار بین و هەتا قۆناغی کۆتایی شاتین. ئەم پرۆژەیە سوودی بێگومان زۆرە بۆ ئەوانەی کە خاوەنی بەهرەیەکی دەنگخۆشین بتوانن ئەو بەهرەی خۆیان بەتایبەت لە بواری قورئانە بەرجەستە بکەن.